بەپێی راپۆرتی ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی لە سەرەتای دەستبەکاربوونی ئیدارەی جۆ بایدن لە سەرەتای ئەم ساڵەوە ناکۆچیەکانی نێوان واشنتۆن و تەل ئەبیب لەبارەی بەرنامەی ئەتۆمی ئێران بەڕوونی دەرکەوتون. هەر لەو میانەیەدا هەفتەی ڕابردوو دوو بەرپرسی باڵای ئیسرائیل بە نیگەرانیەوە لە پابەندبوونی ئەمریکا بە زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی ساڵی 2015 نێوان ئێران و کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەو وڵاتەیان جێهێشت. بە پێی زانیاریەکانی ڕۆژنامەکە کە لە چەند بەرپرسێکی ئەمریکی و ئیسرائیلیەوە دەستی کەوتووە، نیگەرانی و دڵەڕاوچەی نێوان هەردوو لا لەماوەی هەفتەی ڕابردوودا بەڕوونی دیار بووە. بە جۆرێکی ئیدارەی جۆ بایدن لە هەوڵی نزیکردنەوەی هاوپەیمانەتیدا لەگەڵ ئیسرائیل بە مەبەستی دروستکردنی بەرەیەکی نوێ لە ساڵی ئایندەدا بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئێران. لەلایەکی دیکەوە بۆ نزیکردنەوەی بۆچوونەکان بەرپرسانی ئەمریکی ڕایانگەیاند جۆ بایدن داوای لە ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی کردووە پێداچوونەوە بە نەخشە ڕێگای پنتاگۆن بۆ گرتنەبەری ڕێوشوێنی سەربازی دش بە ئێران بکات ئەگەر ڕێگەچارەی دیالۆگ و دیبلۆماسیەت سەری نەگرت کە یەکێک لە بژاردەکان توندکردنەوەی سزاکانە. ئەو بەرپرسانە ئاماژەیان بەوەش کردووە جەختکردنەوەی بایدن لەسەر بژاردەی سەربازی و توندکردنەوەی سزاکان پێدانی پەیامە بە ئێرانیەکان کە ئارامی ئەمریکا لە خاوبوونەوەی لایەنی ئێران لە دانوستانەکاندا بەرەو کۆتایی دەچێت. پێشتریش ئانتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاندبوو حکوومەتی نوێی ئێران وەکو پێویست جدیەتی بۆ گەڕاندنەوە و جێبەجێکردنی ڕێکەوتنە ناوچیەکە نییە. نیویۆرک تایمز دەڵێت توندبوونەوەی هەڵوێستەکانی ئەمریکا لە بەرامبەر ئێران لە هەفتەی ڕابردوودا ئامانج لێی هێورکردنەوەی بەرپرسانی قەوارە ئیسرائیلە. ئەوانیش هەر چەندە لەو بارەوە بە ئاشکرا ڕەخنە لە سەرۆکی ئەمریکا ناگرن، بەڵام لە کۆبوونەوە تایبەتەکاندا جگەلەوەی مەترسی خۆیان لە بەرەو پێشبردننی بەرنامەی ئەتۆمی لەلایەن ئێرانەوە نیشانداوە. لە هەمان کاتیشدا گرێویان لەسەر کەمکردنەوەی پابەندیەکانی ئەمریکا لە خۆرهەڵاتی ناوەڕاست کردووە. بەرپرسانی ئیسرائیل کە زیاتر خوازیاری وەشاندنی گورزی سەربازین لە ئێران لەو ڕێکەوتنە کاتێنی گەرانن کە ئەمریکا خستوێتە بەردەمتاران و تێیدا لە بەرامبەر هەڵپەساردنی بەشێک لە چالەکێ ناوچەکانی واشنتۆنیش بەشێک لە سزاکانی سەرتاران هەڵدەگرێت. ڕۆژنامە بریتیەکە بڵاوی کردوێتەوە ناکۆچی ئەمریکا و قەوارە ئیسرائیل لەبارەی دۆسیە ئەتۆمی ئێرانەوە لەو پەیوەندیە تەلەفۆنی نێوان سەرۆکوەزیرانی قەوارە ئیسرائیل و وەزیری دەرەوەی ئەمریکا زیاتر دەرکەوت کە هەفتەی ڕابردوو ئەنجامیاندا و هەریەک لەوان ڕای جیاجیان لەبارەی هەوڵە دیبلۆماسیەکانی ئەو دۆسیەیە هەبووە. دوای ئەوەی لە ساڵی 2015 ڕێکەوتنی ناوچی لە نێوان ئێران و وڵاتانی پێنج کۆیەک واژۆکرا، بەڵام لە ساڵی 2018 دۆناڵد ترامپ تاگلایەنە لە ڕێکەوتنەکە هاتە دەرەوە. لە نیسان واتە مانگی 4 ئەم ساڵیشەوە زنجیرەیەک لە کۆبوونەوەی ناڕاستەخۆ لە نێوان ئەمریکا و ئێران بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنەکە لە ڤێنای پایتەختی نەمسا دەستی پێکرد. دواتر بە هێڵبژاردنەکانی ئێرانەوە ڕاگیرا. لە کۆتاییەکانی مانگی ڕابردووشەوە سەر لە نوێ کۆبوونەوەکان دەستیان پێکردوێتەوە، بەڵام وا دەردەکەوێت تا ئێستا بێئەنجام بوو بن.